بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لزنجير وتاري آل بيتي پیغمبری خواه صلى الله عليه وآله وسلم باسی خێزانەکانی پێغەمبەرمان کرد صلى الله عليه وسلم. خێزانی یەکەمی خەدیجەیە، دووهەم سەودەیە، سێهەم عائشەیە، چوارەم حەفسەیە. پێنجەمین خێزان لە خێزانەکانی پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم زەینەبی کچی خوزەیمەیە. ئێمە دوو زەینەبمان هەیە، ملاحەزە بکەن. زەینەبی یەکەم یعنی لە خێزانەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم دوانیان ناویان زەینەب. زەینەبی یەکەم بریتیە لە زەینەبی کچی خوزەیمە کە چەند مانگێک لە خزمەت پێغەمبەرا بووە صلى الله عليه وسلم وفاتی کردووە. زەینەبی دوم زەینەبی کچی جەحشە کە دواتر باسی ئەکەین. ئەمڕۆ باسی زەینەبی کچی خوزەیمە ئەکەین کە یەکە لە دایکەکانی ئیمانداران، دایکی هندی کچی عوفە. دایکی هندی کچی عوفە. طبعا هندی کچی عوف پێ ئەوترێ ئەڵێن ئەکرەم عەجوز في الأرض من جهة أصهارها. کەریمترین و گەورەترین ئافرەت پیرەژن لەسەر زەویە ئەوە زاواکانی ئەوەندە خەڵکی گەورن. طبعا سێ جار شووی کردووە دایکی زەینەب، جارێ بە خوزەیمە، جارێ بە حارثی کوڕی حوزن، جارێ بە عومەیسی کوڕی مەعەد. کچەکانی زۆرن. دوو لە کچەکانی خێزانی پێغەمبەرن صلى الله عليه وسلم. دوو لە کچەکانی تەمەنەوە وەفاتەکە یەکی تریژێنێ کە مەیمونەی هەر عینەن کچی ئەوە لە پیاوێکی تر. یەکێکیان مەیمونەیە خێزانی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. یەکێکیان ئەسمای کچی عەمیسە. ئەسمای کچی عەمیس سێ جار زەواجی کردووە، جارێک بە جەعفەری کوڕی ئەبی طالب، جارێک بە ئیمامی ئەبوبەکر، جارێک بە عەلی کوڕی ئەبی طالب. واتە هەر سێکیانە بنە زاوای هند. سەلمای کچی عەمیز یەکێکتر لە کچەکانیەتی بریتیە لە کێ؟ بریتیە لە خێزانی کێ؟ خێزانی حەمزەی کوڕی عەبدولموطەلیب. ئوم الفەضل یەکێکتر لە کچەکانی هند کە خێزانی عەباسی مامی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. لوبانەت الصغراش هەبووە، ئەویش هەر خێزانی ئەوە. ئەو شووی کردووە بە وەلید کە ئەکاتە دایکی خالدی کوڕی وەلید. جا ئەڵێن ئەم ئافرەتە دەوڵەمەندترین ئافرەتە یان گەورەترین ئافرەتە لە ڕووی زاواکانیەوە کە هەر یەکەیان پیاوێکی زۆر گەورەی ناو کۆمەڵگایە. زەینەب دوو جار زەواجی کردووە، یەکێکیان تەلاق دراوە، توفەیلی کوڕی حارث ئەیخوازێ تەلاقی ئەدا، دواتر براکەی توفەیل ئەیخوازێ کە عوبەیدەی کوڕی حارثە لە جەنگی بەدرە شەهید دەبێت. هەندێکە فەرمون ئیسابەیە لە جەنگی بەدرە لە ڕێیە. یەکێک لەوانەی لە جەنگی بەدرە ئێمە 11 کەس شەهیدمان هەیە. یەکێک لەوانەی کە شەهید ئەژمار ئەکرێت لە ڕێیە بریتە لەوەی کە عوبەیدەی کوڕی حارث. هەندێک وتوانە عەبدوڵڵای کوڕی جەحش و جەهمی کوڕی حارث و ئەمانە هاوسەری بوون، بەڵام ئەسڵ ئەوهایە کە عەرزم کردن کە با بڵێن زەینەب دوو شووی کردووە دوای ئەوە لە دوای غەزوەی بەدرەوە، هەندێکان لە دوای غەزوەی ئوحودەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خواستوویەتی لە دوای حەفسە. واتە ئەمە پێنجەمین خێزانەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و دایکی ئیماندارانە. لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەندێک ماوەتەوە، هەندێک ئەفەرمون 2 مانگ، هەندێک ئەفەرمون 3 مانگ، هەندێک ئەفەرمون 4 مانگ لە خزمەتیان ماوە، دوای وەفاتی کرد. کاتێک کە عمری 30 ساڵە وەفاتەکە و لە بەقیع ئەنەژرێ، یەکەمین ئافرەتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە لە بەقیع ئەنەژرێ، تاکە ئافرەتێکیشە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خێزانەکانی خۆی نوێژی لەسەر کردوێ. طبعا دوو خێزان لە زەمانی خۆیان وەفاتیان کردو، دوو ئافرەت وانییە. یەکێکیان خەدیجە لەگەڵ ئەم زەینەبە. خەدیجە لە کاتێکە وەفاتی کرد هێشتا نوێژی مردوو ئەوە فەرز نەبوو بوو، نوێژی مردوو فەرز نەبوو، بۆیە نوێژی لەسەر نەکرا. یەکەمین ئافرەتێ یا تاکە ئافرەتێک کە نوێژی مردووی لەسەر کردو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خێزانەکانی خۆی بەس زەینەب. زەینەبی کچی خوزەیمە
زەینەبی کچی خوزەیمە. بۆ معلومەیەکی گرنگە ئەگەر پرسیارکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم مەسەڵەن کام لە خێزانەکانی تەلاقدا تۆ نمونەت هەیە حەفس دوایی گێڕایەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر کام لە خێزانەکانی نوێژی کرد نوێژی مردوو تەنها یەک دانیانە بریتێ لە زەینەب کام لە خێزانەکان لە عمری ئەوە وفاتیان کرد دوان لە خێزانەکانی دواتر هەمویان کەوتنە دوای پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم وهذا وكمال معلومات لبروي عمركي كما لخزمتي بيغمر صلى الله عليه وسلم هم الرواية لزمن خوشيا وفاتي كدو هم الروايات حديثي نية همج عمرك كما هر أوان ديان لسر حياته جياني زينبي كشي خزيمة دايكي إيمان داران باس كردو بيان كردو لدواي أما ششمين خيزاني بيغمر صلى الله عليه وسلم بريتي لأم سلمة أم سلمة عرضم کردن بخاری فرمی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بۆکو دوو بەرە مامەڵەیان ئەکرد بەرەیەکیان بەسەرکرداتی عائیشە بەرەیەکیان بەسەرکرداتی ئوم سەلەمە ئوم سەلەمەی کە لە ئافرەتە قیادیە زۆر گەورەکان کە کەمتر باس و توێژینەوەی لەسەر کراوە کەمتر قسەی لەسەر کراوە جا سیرکەن ئوم سەلەمە فەرمێ هندی کچی ناوەکەی بریتێ لە هندی کچی ئەبی ئومەیەی مەخزومی عماری کوڕی یاسر برای ئەمە لە ڕووی شیریەوە طبعا ئێمە سێ جۆر برامان هەیە برایەکی ئیخوەی ئیمانی گەورەمان هەیە برایەکمان هەیە کە هی دایک و باوکی برایەکمان هەیە هی ڕضاعەیە هی شیرە برای شیری ئەم هیندەیە ئوم سەلەمەیە عماری کوڕی یاسر کە مەشهورە یەکەمین شەهید لە ئیسلامە بریتە لە ئالی یاسر لە ئالی یاسرەوە دەستی پێکرد و عقوبەیەکی زۆر گەورە بۆ یاسر بۆ دایکی بۆ باوکی مهم عماری کوڕی یاسر برایەکی شیری ئەمە دایکیشی بریتێ لە عاتیکەی کوڕی عامر کەی لەدایک بووە 28 ساڵ پێش هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم 28 ساڵ پێش هیجرەت لەدایک بووە واتە یەکێکە لە ئەوائیلینی ئەوانەی کە ئیمانیان هێناوە ئەفەرمێ دەکەست بژمەردایە دەکەس لەوانەی کە سەرەتا ئیمانیان هێناوە ئەبوو سەلەمە و ئوم سەلەمەی بەرەکەوت ئەبوو سەلەمە لەگەڵ ئوم سەلەمە هەردووکیانی بەرەکەوت کە ئیمانیان هێنا بۆیە لە ناو مەکەیە هیچ مناڵێکیان نەبوو بەڵام هیجرەتی کردەوە بۆ حەبەشە هیجرەتی یەکەم سەلەمە لە حەبەشە لەدایک بوو یەکەم مەولودی موسڵمانان کە لە خارجی مەکە لەدایک بوو لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەبەشە بریتێ لە سەلەم کە مناڵێکی ئەبوو سەلەمە و ئوم سەلەمە کە هند دواتر ناوبانگی دەرکرد بە ئوم سەلەمە و ئیتر شۆرەتە کە باسی دایکی ئیماندارانەکەی کەم باسی ناوەکەی خۆی ئەکرێت زیاتر باسی ئەوە ئەکرێت کە ناوی ئوم سەلەمەیە لە کاتی هیجرەتە محنەتێکی زۆر گەورەی تووشە بێت طبعا ئەو هیجرەتی یەکەمی کردو بۆ حەبەشە دوای یەنەوە بە هەزار هەلاکەتە تا لەناو مەکەیە جێگەیان ئەبێتەوە چونکە ئەهلی مەکە نایهێڵن داخڵ بنەوە هەرێکی لە جیواری کەسێکە لە عەرەبە جیوار هەبووە دوایش ئیسلام تەئیدی جیواری کردووە هەر یەکەیان بە جیواری کەسێک هاتنەوە ئەمیش بە جیواری ئەو با بڵێن ئەبوو تالیب هاتەوە ناو مەکە زۆر هەوڵیاندا قوڕەیشەکان ڕێگری لە ئەبوو تالیب بکەن فەرمووی کوڕی براکەم چۆن داڵدەداوە کوڕی خوشکەکەشم داڵدە ئەدەم کە هەندێک ڕەئیان ئەوهایە کە ئەم لە ئەولادی لە ڕووی دایکەوە چێتەوە سەر ئەولادی عەبدولموطەلیب ئەگەر چی ئەو ڕێیە لاوازێکی تایە کاتی هیجرەت هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمری کردووە هاوڵان وردە وردە هیجرەتەکەن بەرەو مەدینە تر شاری مەدینە ڕێک خراوە ئیمانداران وردە وردە بەرەو ئەوێ بەڕێکەوە ئەبوو سەلەمە و ئوم سەلەمە و سەلەمەی مناڵیشیان زۆر دڵخۆش یعنی ئەم هیجرەتە بکەن پێکەوەیەن خزمەکانی ئوم سەلەمەیەن ڕێگری لە ئەبوو سەلەمە ئەکرد ئەڵێن ئێمە ژنمان بۆ ئەوە پێ نەداوی کە بێت بە مەیلی خۆت بە وڵاتانە بیژێڕی جارێ بێ بۆ حەبەشە و جارێ بۆ مەدینە و ڕێگری لێ ئەکەن و ناهێڵن ئوم سەلەمە لەگەڵیا بڕوە ئەبوو سەلەمەش بە تاقی تەنها چه هیجرەتەکە ئەبوو سەلەمە زۆر غەمبارە بێ زۆر هاوارەکە ئیسفادەی نییە ئوم سەلەمە ڕاگیرەکە ئەفەرمێ ئوم سەلەمە مامەوە بە غەمێکی زۆر گەورە لەگەڵ سەلەمەی کوڕمە نەمەزانی چی بکەم ڕوو بکەمە کوێ پێشتر پیاوەکە بۆ پیاوەکەش نەما لە ناو مەکەیە ئەڵێ خزمی پیاوەکەش هاتن وتیان وەڵاهی مادام ژنەکەیان سەنوتی ئێمەش مناڵەکە ئەبینەوە ئەڵێ سەلەمەیان لێ وەرگرتبوو ئەڵێ بە تاقی تەنها مامەوە
سەلەمە لە شوێنێ ئەبوو سەلەمە لە شوێنە سەلەمە لە شوێن ئەفەرمێ لە شوێنێکە لە مەککە هەموو ڕۆژێ دانیشتم ئەگریام لایە بۆ سەلەمە لایە بۆ غەریبی و قوربەسەری خۆ ئەفەرمێ 1 ساڵی ڕێک ئاوا گریام ئەهاتم دانیشتم ئەگریام بیرکەنەوە مەسەرەن ئافرەتێک لە غەریبیە مناڵێکی بوو و چەنی خۆشویست و دەی وەرە دواتر لێت وەرگرن مناڵەکە ئەویش لە پێناوی ئیسلامە ئەفەرمێ لەوێەوە تێپەڕین هەندێک لە خزمی پیاوەکە ئەڵێ کە لەوە تێپەڕین منیان بەو حاڵە ئەبینی هەموو ڕۆژێ ئەڵێ یەکێکیان غیرەتی جوڵاوتی کاکە ئەمە ناکرێت چوو سەلەمەی بۆ هێناوە پێدامەوە کاکەوە سەلەمت بدەمەوە على الأقل تۆزە باری دەروونت باشتر ببێ ئەڵێ دواتر ئەوانی تر کە زانیان بەو شێوازەیە هاتن وتیان مادام بەو کەیفێتێ ئێستا ئەتوانی هیجرەتکە ئەڵێ بە تاقی تەنها خۆم و ئەم مناڵە کەوتی نەڕێ ئەڵێ وشترێکم هەبوو لەگەڵ وشترەکە و وردە کەوتی نەڕێ بەرەو مەدینە ئەڕۆین شوێن بەڵەد نیم شارەزان نیم بەس ئەزانم ئەو ئیتیجاهی مەدینە و بەڕێ کەوتم ئەڵێ لە دوورەوە سوارێکم بینی نزیک بووەوە هاتە پێشەوە سیرم کرد عوسمانی کوڕی تەڵحەیە طبعا عوسمانی کوڕی تەڵحە مشریکە ئەڵێ منی بینی وتی بۆ کوێ ئەڕۆی ئەڵێ وتم من ئەچم بەرەو مەدینە و ئەزانی من سەلەمەم و مێردەکەم هیجرەتی کردو و مناڵەکەم لێ وەرگیراوەتەوە ئێستا پێیان دامەتەوە بۆ شێوازە ئەڕۆم وتی وەڵی تۆ ئافرەتێک نی کە بە تەنیا بەجێ بهێڵڕی ئەڵێ دابەزی ڕەشمەی وشترەکەی گرتم حتا وەکو دارەکانی مەدینە دەرکەوت ئەڵێ هەر جارێک کە لام ئەدا ئەم ویز لا بدەم ئەڵێ کۆمەڵی بەردی وتی کۆمەڵی بەرد هەڵگرە قسەم لەگەڵامەکە تەنها بەردەکان هەڵدەی من ئەزانم پێویستە بەوەی لا بدەی بەردەکانم تێ ئەگریتەوە ئەزانم کاتی وەیە کە بڕۆی ئەڵێ ئەم پیاوە زۆر بە شەهامەت یەک جاری سەیرێکی نەکردم تەسەوڕکە کەسێکە مشریکی قوڕیشە ئیماندارێک بۆ شێوازە مامەڵی لەگەڵاکە ئەفەرمێ بەم شێوازە هەموو جارێک کە پێویستم بووە یەکێک لە بەردەکانم تێ ئەگرت وشترەکەی یەخدا ئەدا ئیسراحەتی خۆم ئەکرد مناڵەکەم شیر ئەدا هەموو شتێک دواتر ئەکەوتمەوە بەم شێوازە هەتا ئەوکو دارە خورماکانی مەدینە دەرکەوتن اینجا وتی ئەوە مێردەکە لەناو ئەو دار خورمانایە بچوو بۆ ئەڵێ خۆشی گەڕایە وردەوە دەبەرەوە مەککە ئەڵێ قەت ئەم شەهامەتەوە ئەم پیاوەتی عوسمان لەبیر ناکەم کە ئەوەندە پیاوێکی بە شەهامەت و گەورە بوو کە منی بۆ شێوازە گەیان کە گەیشتە ناو مەدینە لەگەڵ سەلەمە پێکشاد بوونەوە لە ناو مەدینە خوای گەورە چەند مناڵێکی تری پێ عەتا کرد دوڕە و عومەر و زەینەب سێ مناڵی تر خۆشی دانەیەکی ئەمە چوار لە غەزوەی ئوحودا لە ئەرجەحی ئەقوالە برینداریەک بۆ ئەبوو سەلەمە بۆ دروسە بێ لە قۆڵیە لە دواتر چاکە بێتەوە لە یەکێک لە غەزوەکانە با بڵێن بەشداری ئەکاتەوە دواتر ئەمە نەزیفێکی گەورە ئەکات و لە ئەسەری ئەو نەزیفەوە وەفاتەکە طبعا ئەرجەحی ئەقوال ئاوایە کە ئەم وەفاتە لە ساڵی چواری کۆچیە و ساڵی چواری کۆچی ئەم وەفاتەکە و ساڵی چواری کۆچی لە دوای تەواوبوونی عیدەی سەلەمە شوو ئەکاتەوە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم جارێکیان ئەبوو سەلەمە طبعا کە زۆر بریندار بوو هیلاک بوو دوعایەکی ئەکرد ئەی فەرموو اللهم خلفني في أهلي بخير خوای گیان خێر بین ڕێگەی ماڵ و مناڵەکەم کە بەجێم هێشتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا یەکێکە لەوانەی کە خۆی لەسەرێتی کە وەفاتەکە چاوەکانی دائەخات طبعا هەندێک ئادابی مردوو هەیە کاتێک کە ڕاستەوخۆ ئەمرێت زۆر گرنگە یەکێک لەو ئادابانەی کە ئێمە جێبەجێ ناکەن پێوتێت تەلین المەفاصل بەداخەوەڵم زۆرینەی مردوەکانمان ئەمڕۆ لە ڕێی خەستەخانە و ڕاکە و بڕۆ ئەوانە بە ئیسراحەت مردوەکە نامرێت زەحمەتیە وەفاتەکە ئەم تەلین المەفاصلە چییە یەک چاوی مردوەکە ئەخەیتەوە شوێنی خۆی دای ئەخەی چکە دوای داناخرێت چاوەکە ئەگە زۆری پێچوو دەمی هەندێک جار ئەکرێتەوە بە پەڕۆیەک سونەتە بیبەسی هەموو جمگەیەکی ئەم مردووە سونەت وهایە کە بیجۆڵێنی ئەو کاتر لاشەیەکی زۆر نەرمی ئەبێ مردوەکە بۆ شۆردن ئاسانە بۆ هەڵگرتن ئاسانە وەکو ئینسانێکی طەبیعی لێتەوە ئەگەنا زۆر کات جەستەی ڕق ئەبێ دواتر بۆیە ئەو تەلین المەفاصلەیەکە لە سونەتە گەورەکان پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەسەر ئەبوو سەلەمە بوو کاتی وەفاتی کرد چاوەکانی نوقان فەرمووی چاوەکان سەیری ڕۆح ئەکەن کە ڕۆح دەرئەچێ بۆیە چاوەکان بە کراوەی ئەمێننەوە
ئەها بەکراوەی ئەمێنەوە چکە سەیری ڕۆحەکە ئەکەن بە دوای ڕۆحەکە ئەڕۆن. اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بۆ کرد فەرمووی اللهم اغفر لأبي سلمة خوا لە ئەبوو سەلەمە ببورە وارفع درجته في المهديين لە مەهدیین خوای گیان قبولی کە و دەرجەی لەناو مەهدیەکان و بەرزەکانە بێ یا رب العالمین. ئەفەرمێ سەلەمە جارێکیان ئەبوو سەلەمە هاتەوە طبعا ئەبوو سەلەمە یەک ڕیوایەتی هەیە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەویش سەلەمە ئیگەڕێت. ئەفەرمێ هاتەوە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەمڕۆ دوعایەکی زۆر گەورەی فێر کردین. فەرمووی ئەگەر موسیبەتێکی زۆر گەورە ڕووی تێکردن بەڵایەکی زۆر گەورە فتنەیەکی زۆر گەورە بڵێن اللهم عندك أحتسب مصيبتي. طبعا چەندی ڕیوایەتی هەیە ئەو فەرموودەیە ئەمە ڕیوایەتێکە لە ڕیوایەتەکان خوای گیان داوای پاداشتی ئەم موسیبەتەم لە لای تۆ ئەکەم اللهم اخلفني فيها خوای گیان چاکتر بخەرەوە شوێنی ئەم موسیبەتە ئەم بەڵایە کە لای ئەبێ چاکتر بخەرەوە شوێنی. ئەفەرمێ ئیلا خوای گەورە چاکتری پێ عەتا ئەکات. سەلەمە ئەفەرمێ کاتێک کە ئەبوو سەلەمە وفاتی کرد ئەم دوعایم ئەخوێن لەبەر خۆشمەوە ئەموت من خەیر من ئەبی سەلەم کێ هەیە باشتر بێ لە ئەبوو سەلەمە لەسەر زەوێ لە ئەبوو سەلەمە باشتر نییە و چاکتر نییە. ئەڵێ مناڵی وردم لە لایەکی ترەوە پیا وەفاتی کردووە نازانم چی بکەم چۆن مامەڵە بکەم. یەکێک لەو کەسانەکە پێوترێ ئەیم العەرەب بریتێ لە ئەبوو سەلەمە. بۆ پێوترێ ئەیم العەرەب؟ ئەبوو سەلەمە کاتێک کە وەفاتەکە هیچ خزمێکی نییە بەجێ بێڵێ لە ناو مەدینە کە وەفاتەکە هیچ خزمێکی خۆی شخصی نییە لە ناو مەدینەیە بۆیە ناوێنێنەوە ئەیم العەرەب. چۆن مەسەلەن ئەڵێ ئافرەتێکی بێمێرد مەسەلەن لە کوردی ئێستا پێڵن بێوەژن بەس پیاوێکی ئەوە بێخێزان نازانین چی پێ بڵێن نیمانە بەس لە عەرەبە ئەیم بەکاریە ئەیم و ئەیمە. ئەگەر پرسیار کرا ئەیم العەرەب کێیە بریتێ لە ئەبوو سەلەمە. بۆیە سەلەمە ئەڵێ غەمێکی زۆر گەورە دایگرتم و لەبەر خۆمەوە ئەموو لە ئەبوو سەلەمە باشتر لەسەر زەویە نییە. ئەفەرمێ لە دوای فترەیەکی کەم لە دوای عیددەم تەواو بوو خەبەرم بۆ هات وتیان ئەبوو بەکری سیدیق ئەوێ خوازبێنیت کە. ئەڵێ وتم الله ئەکبەر واللهی لە ئەبوو سەلەمە زۆر باشترە. ئەڵێ بەڵام ڕەدم کردوتم شووی پێ ناکە مناڵی خۆم بەخێوەک. ئەڵێ وە من تەبیعەتی خۆم ئافرەتێکی غیرەتدار بووم تەحملی ئەوم نەئەکرد شوو بکەم بە کەسێک کە خێزانی تری هەبێ. ئەڵێ عومەری کوڕی خەتاب داوای کردم ئەڵێ ئەویشم ڕەت کردەوە وتم وەڵا ئەویش لە ئەبوو سەلەمە باشتر. ئەڵێ لە دوای ئەمە فترەیەک دانیشتم اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردی بۆ خوازبێنیم. ئەڵێ پێم وتم یا رسول الله صلی الله عليه وسلم دەستی تۆ ڕەت ناکرێتەوە بەس من کێشەم هەیە مرحبا بك يا رسول الله بەڵام بڵێن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم من ئەنی غەیڕا یەکەم من زۆر بە غیرەتم قبول ناکەم ئافرەتێترم لەگەڵا بێ ئەمە زۆر زەحمەتە وإني مصبية من مناڵی وردم هەیە وليس لي أحد من أوليائي شاهدا وهیچ وەلیەکی خۆشم لێرە حاضر نییە کە بێتە شاهید بەسەر نیکاحەکەم و مێردەکەشم کەسێکی نییە کە ئەم مناڵانە بەخێوکە. ئیتر من چۆن بتوانم زەواج بکەم؟ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمووی بە نیسبەتی مناڵەکانەوە دوعا ئەکەین فإن الله سيكفيك صبيانك خوا جەل جەلاوە خۆی سەرپەرشتی مناڵەکانت ئەکە. بە نیسبەتی ئەو بەغیرەت بوونتەوە کە قبولی ناکەی فسأدعو الله أن يذهب غيرتك أن يذهب غيرتك دوعاکەم کە خوا جەل جەلاله ئەو جۆرە غیرەتەی کە لە نەختە هەیە بەرامبەر بە ئافرەتەکانی تر بڕوە. جا ئەفەرمێ لە دوای ئەوە ئەڵێ هەتا ئەو کاتەش کە عەقدەکە کرا سەلەمە ئەڵێ من زۆر زەحمەت و بەلام ئەڵێ لەگەڵ عەقدەکە کرا ئەڵێ یەکسەر تەبیعەتم گۆڕ زۆر تەبیعی و بەلامەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند خێزانی هەبێ. فەرمووی بە نیسبەتی ئەولیاییشەوە فەرمووی ئەولیاءەکانت لە هەر شوێنێک بن با موسڵمانیش نەبن کەسیان نییە فەلەیس ئەحەد منهم إلا سيرضى بي بە من ڕازی ئەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وەلیمەی ساز کرد زەماوەنی ساز کرد. ئەنەس بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زەماوەنێکی ساز کرد بە خورما. ئەفەرمێ نتەحیان داخست نتەح وەکو سفرەی ئێستەیە ئەڵێ سفرەیەکی گەورەیان ڕاخست بەسەر سفرەکەوە خورمایان دانا لەگەڵ حەڵوایە
سويق بمعنى تقريبا حلواي خومان دي على التوزيع يعني كر فدع الناس فأكلوا خلق موهاتن لما ينخوار دوا وإعلان كراكا سلمة بو خزاني في غمر صلى الله عليه وسلم ودايك إيمان دارا ماريكي تشنيك بو سلمة 400 دينار أولا زورين الرواية كان أو هاي 400 درهم كهمو خزاني في غمر صلى الله عليه وآله وسلم لو زيادي نكردو أو الرواياتك رواياتي شيء كهريا كان بجورك ماري بيداون بويلا سلمة كان رواياتك هاتوا يكي الرواية كان أفرمت 400 درهم هندق أفرمون 400 دينار هندق أفرمون فراش وقدح كم الله لو بابته لكيو بيغمر صلى الله عليه وسلم أم أفرته أم خزاني دائنة طبعا خوش اسمه حجراتي هبو حجرة جورجوري هبو لحجرة كي زينبا كوفاتي كردوا زينبي كشي خزيمة سلمة أشتا أو جوري يعني أو غرفيك بدارو بوانا ترتيب كرابو دروس كرابو سلمة اللي بيغمر إخوة صلى الله عليه وسلم نشتجيئك لجي خزانة كيتري زينب بس خواسة كان سلمة زور دورو دريجة أمر أوان دا كفاية أكين نرسة كانت الطاوي أكين تشك زور بابتها إلى حياة سلمة بيوستي بدراسة وبالكولينوي زياتر هي دواء كان لذاتي باكي پروردگار خويا رحمته بزي خود بسلمانا ببارنا يا ربي خويا لهمو گناها كان من ببورا گناهانه بأشكرا كردو من عفو منك گناهانه بپنهان كردو من عفو منك گناهانه نمان زاني كرد من عفو منك گناهانه الزاني من وزياد روي من لحضوري تو ياكر خويا عفو منك خويا گناه لمو پیش كردو من عفو منك گناه لمو دعائي كين وفرياي توبنا كين عفو منك يا ربي خويا بزي خود بسلمانا ببارنا عفو عافيتي خود بسلمانا ببارنا لخشبوني خود خويا بسلمانا دا ببارنا يا ربي خويا إيمان من دام زراوك عاقبة من برخير وبركة ورحمتك يا ربي خويا لا تأبارنا ولا تألالينا وبكرمي خوت ورحمتي خوت رحمتي خوت بسر أمي التي أما ببارنا يا رب العالمين يا ربي خويا داواد لأكين رحمته بزي خوت بسر أمتي في غمرها صلى الله عليه وسلم ببارنا يا إلهي أمشر وشور وآشو بلا أمتي في غمر صلى الله عليه وسلم دور خروا يا ربي خويا داواد لأكين أم ظلم قوري يهود ونصارى ومجوز أيكن لأمتي في غمر صلى الله عليه وسلم يا إلهي لكل ماني خروا لماني دور خروا يا رب العالمين خويا فتنة بخرنا مالي خويان يا إلهي داواد لأكين بكرمي خوت رحمته بزي بسر أهل غزاء ببارنا يا رب العالمين أم أجري شر لأمتي إسلامية يا إلهي بكجينا له يا رب العالمين إلهي داواد لأكين بكرمي خوت وبرحمتي خوت صلاوي أما جسي أما بقينا في غمبر صلى الله عليه وسلم يك نوما لخزمتي بينا يا إلهي محبتي ضلي أما بيبقينا باس خواسة كاني أما بيبقينا يا أكرم الأكرمين إلهي داواد لأكين بناوي جواند بصفتي برزة باسمي عظمت درجا كاني خير بسر ما نبكر يا رب العالمين خويا درجاي كرمي خود بسر ما نبكر يا رب العالمين إلهي درجاي رزقي خود بركتي خود بسر ما نبكر يا أكرم الأكرمين خويا قرفتكاني جيان من شار سرك أو من بحال مال دارك أو من بمنال بعطاك أو من بمنال صالحك أو من قرفتك هي إلهي بو شار سرك داود لي أكين بناوي جواند بصفتي برزة باسمي عظمت يا إلهي أو من نخوش الشفاء ببنره خويا شفاء نخوشي مادي ومعنوي من بدا أو نخوشي كأي زانين أو نخوشي كناي زانين خويا الشفاء ما ببنره يا رب العالمين يا ربي خويا داود لي أكين برحمتي خوت وكرمي خوت درجا كاني خير بسر ما ناكروي يا رب العالمين يا ربي خويا ضل من آرامك مال من آرامك ولاءة اجتمان من آرامك أمتي بيغمر صلى الله عليه وسلم آرامك قورا كان من آرامك تو قوري خوت خويا كيشو مشاكل من لدور خروي يا رب العالمين بلا كان لسلم لا بر يا أكرم الأكرمين خويا بنا أقرن بتو لبلا كانت يا رب العالمين بنا أقرن بتو يا إلهي لو بلا مصيبتانك لدين ما ندروس أبن يا إلهي لدنيا ما ندروس أبن لكساتي وشخصيت ما ندروس أبن توب من بارز يا رب العالمين توسر فرشتي منك يا أكرم الأكرمين أي أو كسيك قد سبادت زايا نكرد خويا زايا من مك يا أكرم الأكرمين يا ربي خويا لد أبارين ولد ألالين برحمتي خود لقل ما ناد بجولير ويا أكرم الأكرمين بمن جرى لو عبداني كأمان جرى رمضان أبيت مانجي مغفرة بويان خويا لمن خوش با خويا من جرى لو عبداني لما جرى رمضان قبول يان أكي قبول من بدل إلا أسمان كانوا زوي يا رب العالمين يا ربي خويا ضلمان وابستي دينك خوتك بيوان ديمان لقل خوانا سيا زياترك بيوان ديمان لقل خوتا بتوك يا إلهي عرضات دنيا لبشاما بتشكر ويا رب العالمين محبتي دين داري وخواناسي وطاعته وعبداتي لضلمانا زياترك لضلمانا شيرينك يا رب العالمين
آمين آمين، والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهی گەورە لە گوناهی منیش و ئەژبوری و خوا لێمان قبول کە یا رب.